دیارە ئەمڕۆ لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی جەنابی پارێزگار لەسەر ڕاستپاردەی جەنابی کاقوبات گواسترامەوە بۆ ناحیە خورماڵ لە جێی بەڕێز کاک عوسمان ئەنوەر کە گواسترا بۆ ناحیەی بەکرەجۆ. من ئەمڕۆ هاتووم هەموو ئەو کارانە تەواو بکەم کە پێشتر کاک عوسمان پلانی بووی هەبووە و پلانی داهاتوویش دیارە لەگەڵ ئەو برادرانەی لە سەرجەم فەرماگەکانان کۆ بینە و پلانی داهاتوومان هەرچیک بێت هەمووی هەوڵێکە بۆ خزمەتکردنی زیاتری ناوچەکە. هەمووتان ئاگادارن بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان بەگشتی نالەبارە. ئێمە ئەوەی لەسەرمانە بە دوواداچوونە بۆ هەموو ئەو نووسراوانەی کە یەکەین بۆ بە جەنابی قایمقام و بۆ لای جەنابی پارێزگار و بۆ سەر و بۆ وەزارەتەکان. ئەوەی لەسەرمان بێ بەرزکردنەوەی داواکاریەکانە هەروە بە دوواداچوونە بۆی و هەوڵدانە بۆ ئیشەکان بخەینە پلان و بەرنامە.